دکتۆر منداڵەکەم باڵی خراپە باڵا لە تەمەنی ئەوها کە بۆ ناو باڵغ بوون پزیشکی پێ ناکرێت بۆ چکە ئیسقانی گەشەی ئەوەی منداڵ پێی درێژ دەبێتن نزیکە لە قەپات بوون چێ ئەو شتە قەپات دەکاتن هۆرمۆنی ژنان و پیاوان ئیسترۆژین و تێستۆستیرۆن کەی ئەو دوو هۆرمۆنە زۆر دەبێتن لە ناو باڵغ بوون کە منداڵێک منداڵ نەما چۆ ناو مڕاهق بوون کەواتە منداڵ نەماوە زۆری نەماوە بگاتە گەورە و منداڵ فەرقی چییە گەورە درێژ نابی منداڵ درێژ دەبی چێوا دەکە گەشەی ڕاوەستیتن بە باڵە هۆرمۆنی پیاوت و ژن ئیسترۆژین و تێستۆستیرۆن کەی ئەو دوو هۆرمۆنە زۆر دەبی وەختی باڵغ بوون کەواتە تکایە دایک و باوکان مەڵێن کوڕ هەتا 21 ساڵ درێژ دەبی کچ هەتا 16 ساڵ درێژ دەبیت ئەو شتە ڕاست نییە یعنی نییە تەمەنێکی دیارکراونی نەخێر کەواتە منداڵێک چەند زووتر باڵغ بی زووتر لە گەشە ڕادەوەستی چەند درەنگتر باڵغ بی زۆرتر درێژ دەبی ئەم نەخۆشم هەیە 10 ساڵە هیچ درێژ نابی بۆ کچە نەخۆشم هەیە 12 ساڵە کوڕە هیچ درێژ نابی بۆ زوو نیشانەکانی باڵغ بوونی لێ پێیا بووە کەواتە ئەمە ئەوەی دایکی هەستی کرد کە منداڵەکەی زوو نیشانەی باڵغ بوونی لێ پێیا بووە لە بەرگەشەی لە بەرسەحەتی پێویستە سەردانی پزیشک بکە ئەوە یەک دوو چەند زووتر فریای کەوی لۆ باڵا ئاسانتر ئیش دەکرێت چەند درەنگتر فریاکەوی بەخوای زۆر ئاسانیش ناکە کەواتە تکایە تەمەن نییە بەو تەمەنە ڕادەوەستی نیشانە دەور دەبینی کەی منداڵ ڕادەوەستی